منداڵبوون ساتێکی پیرۆزە مەهێڵە دڵەڕاوکێ تێکی بدات. ئێمە لێرە هەموو وردەکاریەکمان ئامادە کردووە بۆ ئەوەی ساتێکی ئارام و سەلامەت بەڕێ بکەیت. لە بەشی لەدایکبوونی سروشتی 24 کاتژمێر دەرگامان کراوەیە. بەم شێوازە پێشوازی لە هاتنی ئەندامە نوێەکەی خێزانەکەت دەکەیت. ژینگەیەک بۆ ئاسوودەیی تۆ سێ ژووری تایبەت بە لەدایکبوون پاک و ئارام ئامادە کراون. تیمێکی پسپۆڕ ئامادەن لە ساتی یەکەمەوە. پزیشکی پسپۆڕی ئافرەتان، پزیشکی پسپۆڕی منداڵان مامانی لێهاتوو چاودێریت دەکەن. سەلامەتی کۆرپەکەت لە پێشینەیە لای ئێمە، هەر بۆیە ژوورێکی تایبەت بە پزیشکی منداڵانمان هەیە کە ڕاستەوخۆ پشکنینی سەرەتایی بۆ ئەنجام دەدرێت. دوای دڵنیابوونەوە لە سەلامەتی کۆرپەکەت دەخرێتە باوەشی گەرمی دایک و باوکی، بەڵام ئەگەر پێویستی بە چاودێری بوو بەشی چاودێری چڕی منداڵان تەنها دیوارێک لێمانەوە دوورە. دوای لەدایکبوونیش بەجێت ناهێڵین. لە ژووری تایبەتی چاودێری هاوکاریت دەکەین بۆ یەکەم شیرپێدانی سروشتی و دروستکردنی پەیوەندی ڕوحی لەگەڵ کۆرپەکەت. لەگەڵ ئەوەشدا ئامادەین بۆ هەموو ئاگەرێک. ئەگەر پێویستی بە نەشتەرگەری بوو، هۆڵی نەشتەرگەری ڕێک بەرامبەر هۆڵی لەدایکبوونە هیچ کاتێک بە فیڕۆ نادرێت لای ئێمە. نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی شوێنێک بۆ لەدایکبوونی هیوا.